نخمبوونی 289 منداڵ لە ماوەی 6 مانگدا بەڵگەی جەنایەت دژ بە مرۆڤایەتی. ڕۆژی هەینی ڕابردوو یونیسێف سندوقی منداڵانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان بە بڵاوکردنەوەی راپۆرتێکی هەژێنە ڕایگەیاند کە 289 منداڵ لە نیوەی یەکەمی ساڵی 2023 کاتی هەوڵدان بۆ تێپەڕبوون لە دەریای مەدیترانەوە بەرەو ئوروپا گیانیان لەدەستاوە کە ئەم ژمارەیە دوو هێندەی ژمارەی تۆمارکراوی نیوەی یەکەمی ساڵی 2022. ڤیراکناوس بەرپرسی کۆچ و کۆچبەرانی یونیسێف ڕایگەیاند کە ژمارەی ڕاستەقینەی مرنەکان زۆر لەم ئامارە زیاترە لەبەر ئەوەی زۆر یەک لەو کەشتیانەی نوقم دەبن کەسێکیان تێدا ڕزگار نابێت. ئەوتی ژمارەی و منداڵانەی لە کاتی تێپەڕبوون بە دەریادا بۆ گەیشتن بە ئوروپا گیانی خۆیان لەدەستاوە لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا بە بەراورد بە ماوەی هاوشێوەی ساڵی ڕابردوو دوو هێندە زیاتر بووە. ئەم ڕقەمە بەرابەرە لەگەڵ ئەوەی لە هەر هەفتەیەکدا 11 منداڵ و ئەمەش زۆر زیاترە لەوەی لە سەردێڕی هەواڵەکاندا دەیانبیستی. لەسەر بنەمای ئامارەکانی کۆمیساریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 2022دا نزیک بە 1500 کۆچبەر لە دەریای مەدیترانەدا نوقم و ون بوون. دەوڵەتانی ئوروپایی چەندین ساڵە بە ملیار دلار دەکەنە گیرفانی دەسەڵاتداران لە تورکیە و باکووری ئەفریقاوە تا بربەچوونی پەنابەران بەرەو ئوروپا بە تایبەت ئوروپای ڕۆژاوە بگرن. هەرچی پەنابەری کەمتر لە سنوورەکانی ئەو وڵاتانەوە تێپەڕبێت پارەی زیاتریان دەدرێتێ. لە یەکێک لە راپۆرتەکانی کۆمیساریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکاندا سەبارەت بە بەرزبوونەوەی ئاماری نوقمبووان لە دەریای مەدیترانەدا هاتووە. پارێزگاری نەکردن لە پەنابەران لە بەرامبەر شەپۆلەکانی دەریادا بە هیچ شێوەیەک تەسادفی نییە، بەڵکو ئەم بارودۆخە لە ئاکامی بڕیاردانی دیاریکراوی سیاسی و هاو ئاهەنگی لە نێوان لیبی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئوروپا ناوەندە دەوڵەتی و کەسایەتیە خاوەن نفوزەکانی تردا بەدی هاتووە. هێزی دەریایی وڵاتانی ئوروپا پەیوەندیە بە پەلەکان لە بەلەمی پەنابەرانەوە وەڵام نادنەوە و بەر بە هەوڵی ڕزگاری دەرانەی ئیمدادگەران بۆ ڕزگارکردنی کۆچبەرانیش دەگرن. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە یەکێتی ئوروپا نەتەنیا بەرنامەی ڕسمی ئەمەلیاتی گەڕان و ڕزگارکردنی ڕاگرت، بەڵکو هێندێک لە وڵاتانی ئەندام بەریان بە هەوڵی ڕێکخراوەکانی مرۆڤ دۆزگرت بۆ ڕزگارکردنی پەنابەران. ئەوان کەشتیەکانی ئەو ئیمدادگەرانەیان ڕاگرتووە و ئەوانیان خستووەتە ژێر گوشاری بە دوواداچوونی قەزاییەوە. لەم راپۆرتەدا هاتووە گەلێک حاڵەت دەبیندرێن کە هێلیکۆپتەرەکانی یەکێتی ئوروپا بە فڕین بەسەر قایقی پەنابەراندا هەوڵ ئەدەن ئەوان بەرەو کەناراوەکانی لیبی بجێڕنەوە. بەلەمە گەشتیەکانی لیبی بەرەو ڕووی ئەوان تەقە دەکەن. بەم جۆرە بارودۆخێک بەدی دێت کە ئەم راپۆرتە ناوی لێناوە تراژیدی ئینسانی لە ئاستێکی بەریندا. میشیل باچلە کۆمیساریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان دەڵێ تراژیدی ڕاستەقینە ئەوەیە کە دەکرێت لە زۆربەی حاڵەتەکاندا بەر بە مردن لە دەریای مەدیترانەدا بگیرێت، بەڵام بە زۆری خۆ لەم کارە دەپارێزرێت و بەر بە چاوی مەئمورانەوە ئەو ئینسانانەی کە پێویستیان بە یارمەتیدان هەیە نوقم دەبن. یەکێتی ئوروپا بەپێی قەراردادێکی تەوافق لەسەرکرا و ڕسمی بڕیاری داوە کە ئەمەلیاتی ڕزگارکردنی پەنابەران بەرتەسکرێتەوە. سیاسەتمەدارانی خزمەتگوزاری خاوەنانی سەرمایەی ئوروپای ناوەندی لە ڕابردوودا بە تاڵانکردنی سەروەتی سروشتی و چەوسانەوەی بێڕەحمانەی هێزی ئینسانی، داسەپاندنی ئیستبداد، هەڵگیرساندنی شەڕ و وێرانکردنی سروشت و ژینگە و دانی بە ملیار دلار بە وڵاتانەی کە لە مەسیری تێپەڕبوونی پەنابەراندان بەرەو ئوروپا دەوری ڕاستەو خۆیان هەیە لە کوشتاری پەنابەراندا. ئەوان سنوورەکانیان دادەخەن، بودجەی ئەمەلیاتی ڕزگارکردنی دەریایی دەبڕن، بەم دەلیلەی کە ئەم خزمەتگوزاریانە دەبێتە هاندەری کۆچبەری زیاتر.
لە دژی ئینسانی و جنایەتکارانەبوونی ئەم سیاسەت و دەلیلە هیچ گومانێک نییە. ناوگانی دەریایی و ئاسمانی ئوروپای تەیار بە پێشکەوتوترین تەکنۆلۆژی سەردەم توانای کۆنتترۆلکردنی بست بە بستی دەریای مەدیتەرانەی هەیە. ئەوان دەتوانن هەموو بەلەمێک لە شوێنی حرەکەتیەوە تا دەگاتە شوێنی مەبەست چاودێری بکەن و بەر لەوەی کە ئەم بەلەمانە بەرەو ڕووی مەترسی نقمبوون ببنەوە بچن بەهانایانەوە. بەڵام ئەوان ئاگاهانە ئەم تواناییانە بۆ ڕزگارکردنی گیانی پەنابەران بەکار ناهێنن. ئەوەی کە لەم ڕۆدا دەوڵەتانی ئەندام لە یەکێتی ئوروپادا سەبارەت بە پەنابەران ئەنجامی ئەدەن بەڵگەی بەرچاو و هاوتای جنایەت لە دژی مرۆڤایەتیە.